لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني سطو سلويك لوانا كاين تفسير القرآن بيروز بيم وخزمتان بس رزامندي خواهي قوري وهيوادان اوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقتلوهم حيث ثقفتموهم وأخرجوهم من حيث أخرجوكم والفتنة أشد من القتل ولا تقاتلوهم عند المسجد الحرام حتى يقاتلوكم فيه فإن قاتلوكم فاقتلوهم كذلك جزاء الكافرين. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژەی ئەو بابەتێکەوە وەکو لەوانەی ڕابردوو ئاەتی پێشووترمان باس کرد کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا کەمێک لە ئەحکامەکانی یاخود کەمێک لە ئاەتەکانی قیتال و جیهادمان لۆ باس دەکات کە وەکو لەوانەی ڕابردوو وەکو مقەدیمە و پێشەچیەک باسمان کرد. ئیتر لێردا وەکو دەفەرمی وەقتلوهم حەیث ثەقیفتموهم، بیان کوژن لە هەر چێندەرەی گەیشتن بە ئەوان. دیارە چێنە ئەوانە وەکو لە ئاەت پێشتر دەفەرمی وەقاتلوا الذین یوقاتلونەکم، کەواتە ئەوانەی کەوا شەڕتان لەگەڵ دەکەن ئێوە شەڕیان لەگەڵ بکەن، ئەوانەی کە هەوڵی کوشتنتان دەن ئێوەش هەوڵی کوشتنیان بدەن. ئیتر ئەوانەی کەوا ئیعلانی حەربیان لەسەر موسڵمانان کردیە لە هەر چێندەرە گەیشتن بە ئەوان وەقتلوهم حەیث ثەقیفتموهم، لە هەر چێندەرە گەیشتن بە ئەوان بیان کوژن حەیث ثەقیفتموهم. بەڵێ ئەوجا دیارە وەکو زانایان کاتێکەوە باس لە حکمی قیتال و جیهاد دەکەن، دیارە حکمی قیتال و جیهاد لە پێناوی خوای گەورە دیارە پێشەوە بێنە سەر حکمەکەی دوو مستەلەحمان هەیە، جیهادمان هەیە، قیتالمان هەیە کە لە قورئانی پیرۆز بەکار هاتێ. دیارە قیتال با بڵێن قیتال تایبەتترە لە جیهاد عامترە. جیهاد ئەوەیە کە هەم بە قیتالیش دەگوترێ جیهاد، بەڵام هەموو جیهادێ قیتال نییە، لێ جیهاد عامترە. جاهدوا المشركين بأموالكم وأنفسكم وألسنتكم، وكو پیغمبر صلى الله عليه وسلم لحديث صحيح هذا فرمي كواتا بزمانيش وكو الدعوة أو جهادة بهمو شوازكاني مال بخشين أو هر جهادة ئیتر ئەوە جوهد چێشانە لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە زمانی ئەوانش قیتالیش پێ دەگوترێ جیهاد، بەڵام قیتال ئەوە دیارە بەشێکە لە جیهاد، قیتال بەشێکە لە جیهاد واتە جەنگ. ئیتر حکمی قیتال لە پێناوی خوای گەورە ئەوەیە، یاخود حکمی جیهاد حکمی قیتال بە تایبەتی لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا وەکو زانان دەفەرمون حکمەکەی ئەوەیە فەرض کفایە ويتعين في بعض الحالات، کەواتە حکمەکەی فەرضی کفایە لە هەندێک حاڵەت دەبیتە فەرض عین. دیارە فەرض عین و فەرضی کفایەمان هەیە، وەکو بەبیرهێنانەوە فەرضی عین ئەوەیە کەوا لەسەر هەموو کەسێک، ئێستا لە بۆ نمونە نوێژکردن فەرضی عینە، واتە هەموو کەسێک پێویستە نوێژ بکە. بەڵام فەرضی کفایە ئەوەیە کە ئەگەر کەسانێک کردیان لەسەر ئەوە کایندیکە گوناهەکە لا دەکەوی و ئەوانەی کە دەشیکەن ئەجر و پاداشێکی زۆر بەدەستدەین. لە بۆ نمونە وەکو نوێژی جەنازە فەرضی کفایە، ئەگەر کەسانێک پێهەستان ئەوە ئەجر و پاداشێکی زۆر بەدەست دەینن، گوناهش لەسەر هەموو ئەوکانکە لا دەکەوێت. ئەگەر کەس نەیکرد ئەوە لەو حاڵتەی هەر هەمووی گوناهبارە، ئەوە فەرضی کفایە. قیتالیش بە هەمان شێوە، قیتال لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا حکمەکەی فەرضی کفایە، ئەگەر کەسانێک پێهەستان ئەجر و پاداشێکی چاک بەدەست دەینن و گوناهەکەش لەسەر باقی ئەوەکانی تر لا دەکەوی، ئەوە فەرضی کفایە. کەواتە قیتال فەرضی کفایە، حکمە عامەکەی ئەوەیە کەوا فەرضی کفایە، بەڵام لە چەند حاڵەتێک دەبتە فەرض عین، وەکو زانایان باسییان کردیە. یەکەم حاڵەت کەوا دەبتە فەرضی عین ئەوەیە کە کاتێک کە ئیمامی موسڵمانان، واتە ئەگەر ئیمام و خەلیفە هەبوو لەو حاڵەتەی نەفیر عام بکە، نەفیر عامێک بکەواتە هەر هەمووی دەربچن، ئەوە دەبیتە فەرض عین. دیارە وا پێویستە لێ ئەویش طبعاً ئەو نیدا دەکات. حاڵەتی دووەم لەو کاتێکەوە
وڵاتی مسلمانان چاردەوری گیرابی محاصر لەلایەن دوژمنەکانیەوە لەو حاڵتەش عینی فەرض و عینە. حاڵەتی سەیام ئەو کەسەی کەوا چوویتە جیهاد کە چووە لە سەف ئامادە بۆ ڕوبەڕووی دوژمنان بوویتەوە لەو حاڵەتەی لە حەقی ئەو کەسانێکەوە مەوجودن لە جەبهە و لە جەنگ و لە جیهاد لەو حاڵتەی لە حەقی وان بوویتە فەرض و عین نابی بکشێنەوە مەگەر بە با بڵێن فەرماندەی و یاخود فەرمانی ئیمامەکەیان نەبی. حاڵەتی چارەم ئەوەی کەوە کەسێک کەوە اختصاصێکی تایبەتی هەبی مسلمانان لە بۆ حاڵەتی جیهاد زۆر پێویستیان پێ هەبی بەوی نەبی نەکرێ لەو حاڵەتەی لە بۆ ئەو کەسەی دەبتە فەرض و عین دەبتە فەرض و عین. ئیتر ئەو چار حاڵەتەیە کە عولەما باسی دەکەن قیتال لە پێناوی خوای گەورە دەبتە فەرض و عین وئیلا ئەوی دیکە بەعام فەرضی کیفایە. قیتال فەرضی کیفایە کە دەشڵین فەرضی عامە یان فەرضی کیفایە کە بەو شێوەی ڕوونمان کردەوە لە حاڵەتێک ئەنجام دەدرێت کە قودرەت و توانا و دەسەڵات هەبوو قودرەت و توانا و دەسەڵات هەبوو ئەگەر نەبوو نە فەرض و عین نە فەرض و کیفایە ئەنجام نادرێ چونکە ئەوە قاعیدەیەکی شەرعیە فاتقوا الله ما استطعتم لا يكلف الله نفسا إلا وسعها کەواتە ئەگەر توانا و دەسەڵات نەبوو ناکرێ ئەو فەرزە ئەنجام بدرێ لەو حاڵتە ئەو کەسەی کە بێدەسەڵاتە ئەوە یاخود ئەو خەڵکەی کەوا بێدەسەڵاتن ئەوە گوناهبار نابن کە قیتال ناکەن لە پێناوی خوای گەورە کەواتە لە حالەتی قودرە ئەوە حکمەکەیتی فەرضی کفایە و لە هەندێک حاڵەتش دەبتە فەرضی عین. و شتێک کەشمە لەو بوارێک کە پێویستە باز بکرێ کاتێک کە دەڵێن قودرەت نەبوو توانا نەبوو ئەوە گوناهبار نابی کەوانەی کە ئەوزە فەرضی کفایە بیان فەرضی عین بی بەڵام زۆر مهمە پێویستە لە دڵ و دەروونەوە هەموو مسلمانێک عەزمی جەزم بی هەر کاتێک دەسەڵاتی هەبوو لە پێناوی خوای گەورە ئامادەیە جیهاد و قیتال بکە بە بەڵگەی ئەو حەدیثەی کەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کە ئیمام موسلیم و نەسائی و ئەبوو داود ڕوایەتیان کردێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی من لم يغزو ولم يحدث به نفسه مات على شعبة من النفاق. هەر کەسێک قیتال و غەز و جیهاد نەکا لە پێناوی خوای گەورە ولا نفس و دڵ و دەرونیشی هەر بە خەیاڵی دانەیە بە خەیاڵیشی دانەیە لە نیەتیشی دانەبی ئەگەر کاتێک دەسەڵاتی هەبوو پێویست بوو جیهاد بکە بیکا لە پێناوی خوای گەورە ئامادە بی گیانی ببەخشی لە پێناوی خوای گەورە ئەوە ئەو کەسەی کەوە نەیکرد و لە نیەتیشی دانیە بیکە ئەوە کاتێک کە دەمری لەسەر شوعبەیەک لەسەر پۆلێک لە پۆلەکان و جۆرەکانی نیفاق دەمری خوا پەنامان بدە کەواتە ئەوە حکمەکەیتی. بەڵێ دەفەرمی وەقتلوهم حيث ثقفتموهم لە هەر چێن دەرەگەیشتنێ ئەوانەی کەوا مقاتلن و ئیعلانی حربیان لەسەر ئیسلام کردێ بیان کوژن وأخرجوهم من حيث أخرجوكم وهروها دريان بكن هر وكو أنقويان دركرب كاتكوا طبعا وكو معلومة لنتيجي أو إيشو آزار أزيداني كساني مشرك پیغمبر صلى الله عليه وسلم لقل مسلمانان هجرتيان كردو مكيان بجيهشت إتر مسلمانانيان بدرنا لنتيجي أوه مزاختي كليان دا كردن ئەوەی کە شەهید کرا ئەوەی کە ئازاریان دەدا ئەوی تر بەدەریان نان کەواتە کە ئەنگۆ تواناتان هەبوو ئەو جارە ئەوان بەدەرنێن هەر وەکو ئەنگۆیان وەدەرنا لە شار وڵاتی خۆتان و ئەخریجوهم من حيث ئەخرەجوکم. تەماشا دەکەی وەک گوتمان قەزیەکە زۆر واضحە و دیارە کەواتە کەسانێکی غەیرە مسلمان کەسانێکی بێباوەڕ کاتێکەوە إعلان قتال وزنجيان كذا لسر إسلام مسلمانان يتر أصل وايا يعني منطق واقعي هرواد خوازي أوزوك حكم الشرعيش بيويستا برانبريان بزنجينو وكاتك أوانيان ودرنا لمالكانيان بيويستا وانش هول بدن بس نو زيغا إخوان أوان ودرنين وأخرجوهم من حيث أخرجوكم والفتنة أشد من القتل. ليردا أخوي قد فرمي فتنة تنترى وخرابترى لقتل فتنة تنترى وخرابترى لقتل. دیارە وەکو زانان دەفەرمونون لەوانەیە لە ئەتکە لە جملەکەی پێشەوە لە سەرتای ئەتکە دەفەرمی کاتێکە دەفەرمی لە هەر چێن دەرگەیشتنێ بیان کوژن وەکو ئەنگۆیان وەدەرنا گۆژ وەدەریان نێن لەوانەیە کەسێک بڵێ باشە لۆهان لێ بکەین
کاکە خۆ لەسەر ناحەق نییە ئەو ئەمرە و ئەوە دەرنانە و ئەو کوشتنە و ئەوە دەرنان نا ئەوانە زانی چیان کرد ئەوان فتنەیان کردێ فتنەش تونترە لە کوشتن طبعا کەسانێکی کافر نەک هەر فتنەکە ئێستا دێن ڕوونی دەکەینەوە بەڵکو محاولەی کوشتنیش و کوشتنیشیان وەکو معلومە هەر لە مەکەی سومەیە خوای لێ ڕازی بی و هەروە یاسری پیاوەکەی کەوا دایک و بابی عەمارن بەدەستی کافرەکانی قوڕەشی کوژران و هەروها لە هەر حاڵەتێکی دکاتە کەسانی کافر ئیعلانی حەربیان لەسەر ئیسلام مسلمانان کردێ ئەوانن کەوا شەڕیان بەرامبەر دەکرێتەوە کەسانێکی وەکو کافرەکانی قوڕەشی مسلمانانیان لە مەککە دەرکردیە ئیتر حەقی خۆیتی دەربکرێنەوە ئەوجا خوای گەورە فەرمی ئەوانە وایان کردێ لێیە مستحقن بۆی کەوا بکوژرێن و با بڵێن ماڵەکە لە جێگا و ڕێگاکەوە مسلمانانیان تێدا دەرکردی ئەوانش دەریان بکەنەوە لەبەرەوەی ئەوانە فتنیان ئەنجامدا والفتنة أشد من القتل دیارە فتنە لە قورئانی پیرۆز لە چەندین جێگادا هاتیە ئەسلی کەلیمەی فتنە لەوەیدا هاتیە کاتێکە زێڕەنگر زێڕ و زیو دەتاوێنتەوە بە مەبەستی دەرهێنانی پیساتیەکەی تاوەکو سافی بکاتەوە لێ فتنە لە زۆر جێگایان بەمانای تاقیکردنەوەی ئیبتلا دێ خوای گەورە لە نزەی تاقیکردنەوەی ئیبتلا مسلمانان خاوێن دەکاتەوە لە هەموو پۆخلەواتێکی گوناه و تەسەوڕێکی غەڵەت و خاوێنیان دەکاتەوە وەکو زێڕەکەی زێڕێکی سافی لێ دەمینێتەوە لە هەندێک جێگایانش وەکو ئێرە فتنە وەکو زانان دەفەرمون بە مەنای ئەوەی دێتن کەوا کەسانێکی کافر کاتێکەوە ڕێگری لە مسلمانان دەکەن کەوا دینی خۆیان پیادە بکەن دروشمەکانی دینی خۆیان لە خۆیان بین نەجێ و هەروە داعوە لە بۆ دینی خوا بکەن ئەوە پێگوترێ فتنە ئەوە پێگوترێ فتنە وەکو فتنتكم بالإيذاء والتعذيب والصد عن الدين كواتا وكزانا بوشوان لقدايتوا أو فتنة كأوان أنزاميان داب وكأنجويا وكوسبيان خستا بيشتان لوي كوان نتوان دينكي خوتان بيرو بكن نتوان شريعتكي خوا سبحانه وتعالى كإيمان تان بينا بيرو بكن وجيب زي بكنو وهروا الدعوة وبانجواز بكن لبو ديني خواي جورا أو ريجريي أوان خرابتر لكشتن أو ريجريي أوان كذي كان برامبر بمسلمان خرابتر لكشتن والفتنة أشد من القتل كواتا وكوندك دزانان كاب بوشوي لقداتو دفرمي واتا بابلين سزايك وعقابة شوا دابني لبو مسلمان بتماي وكوا مسلمان لنتيجة أو سزا وعقابة هل قريتوا لنتيجة أو سزا وعقابة هل قريتوا سر شرك والعياذ بالله بهر حال كواتا فتنة بمعنى محاولات وان لبو ريقري قرتن ريقري كردن لدين إخوة سبحانه وتعالى بلاوبونوي لبيرو كردني دينكي للايان هالقراني اتر أو فتنة أوان ديكن خراب ترى لمردن چونکە مردن جارێکە و دەمری و کۆتایی پێ بەڵام ئەوە هەموو ڕۆژێک و هەموو لەحظەیەک ئەو عەزابەی دەداتێ ئیتر ئەو فتنەی ئەوان ئەنجامدەن خراپترە و تونترە لە مردن وەکو دەڵێ هەندێک لە یەکێک لە حەکیمەکانیان پرسی ما أشد من الموت چ ناخۆشترە لە مردن قال الذي يتمنى فيه الموت ئەو حاڵەتە ناخۆشترە لە مردن کە لە حاڵەتێکدا بژێیت تەمەنای مردن بکەی تمناي مردن كإتر والفتنة أشد من القتل أو زاد فرمي ولا تقاتلوهم عند المسجد الحرام حتى يقاتلوكم فيه أو زاد فرميتن شريان لقال مكان لا مزقوتي حرام كمكي بيروزة مزقوتي حرام ديارة مزقوتي أو مزقوتي كوا كعبي بيروزي تدا مسجد الحرام حرام لبروي حرمتي خويها زۆر شتێکێکەوە لە دەروێ ئەو مزگەوتە حەلالە لەوێن دەرێ حرامە وەکو دیارە ئەو با بڵێن ئەو حورمەتەی هەیە ئەو ئەحکامانەی لە بۆ هەیە ناکرێت لەوێن دەرێ دارێک بڕێتەوە ناکرێت لەوێن دەرێ حیوانێک بکوژرێ ناکرێت لەوێن دەرێ کەسێک بگاتە دوژمنی بابی خۆشی بیکوژ ئیتر حورمەتی خۆی هەیە مەسجدی حرامە و خوای گەورە حورمەتەی پێبەخشێ کەواتە مەسجد الحرام ئەو دیارە مزگەوتی کەعبەی پیرۆز بەڵام کە دەفەرمێ عند المەسجد الحرام وەکو زانان دەفەرمواتە هەموو مەکەی پیرۆز کە مزگەوتی حرامی تێدا لەوێن دەرێ قیتال تێدا مەمنوعە واتە ئەگەر کەس کە بە تایبەتی ئەو کاتی کە کافری تێدا بوون کە پێشی فەتحی مەکەی لە دوای فەتحی مەکەی و تەواو ڕێگا نادرێ لە ئازاریش یعنی کەسی غەیرە موسڵمان بستە ناو ئەو شارش شەرعەن ڕێگا نادرێ ئیتر
ئەگەر لەو فەرەزنا کافریش تێدا بوون وەکو لەو کاتی کە تێیدا بوون لە پێش فەتحی مەکەی دەفەرمی لەوێن دەرە شەڕیان لەگەڵ مەکەن ئەگەر گەیشتنە یەکتری سوکە لە پێشەوە فەرمی لە هەر چێن دەرەگەیشتنێ بەڵام بە ئیستثنای ئەوەی ئەگەر لە مەسجدی حەرام بوون لە لای مەسجدی حەرام لە مەکەی پیرۆز گەیشتنێ قتالیان لەگەڵ مەکەن حتى يقاتلوكم فيه حتى أوان قتالتان لەگەڵ دەکەن فإن قاتلوكم فاقتلوهم بەڵام ئەدێگە لەوێن دەرە شەڕیان لەگەڵ کردن ئەدێگەر ئەوان ئیستغلال ئەویان کردکەوە مسلمانان لەوێن دەرە دەست ناکەنەوە يعني لو حالتي هموي بس نبيان كوجن نا فإن قاتلوكم أقل لو ديرش قتاليا لقرن جوكر فقتلوهم بيان كوجن كواتا وكتمان دين شيء واقعية كذلك جزاء الكافرين أويا سزاي كساني شي كافروا بباور أويا سزاي كساني شي كافروا بباور فإن انتهوا فإن الله غفور رحيم أجر كوتايان بهنا واتا وازيان لكفر هنا وازيان لا دجمناتي وقتال قوش هنا أو خواي قورج غفور رحيم ليان خوش دبي غفورة ليان خوش دبي رحيم شو رحمي شان بيدك أبوي كوا موفق عندك لبو كاري تاكو لبو أنزام داني عملي صالح كواتا فإن انتهوا لهردوشي هم لكفر كيان هم لقتال كيان برانبرنجو أو أخوي جور برانبريان غفور ورحيم هذا قال بس واز لقتال بين وازن لكفر كيان هنا أو لو حالتش وكان دجلزانا دفرمون كافرن برام قتال جونا كان أنجوش قتالين لقل ما كان لبرا وأخوي جور غفور رحيمة أنجوش مغفرتان برانبريان هبي برام رأي راجح وانتهوا واتا هم لقتال وهم لكفر أو أنجوش وازيان لدين لبرو خواي جورا غفور رحيما وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون